فوضەیلی کوڕی عیاض یەکێکە لە گەورەی تابعین، پێغەمبەری نەبینیوە بەڵام سەحابەی بینیوە. فوضەیل ئەم پیاوە ئەزانن چی بووە خەڵکینە. ئەم فوضەیلە گەورەترین جەردە و ڕێگر بووە، هەر زۆر سامناک و ترسناک بووە، یعنی خەڵکی زۆر لێی ترساون، خۆی بۆمانە گێڕێتەوە. ئەڵێ ابن عساکر بە سەنەدێک لە فەضلی کوڕی موسا بۆمانە گێڕێتەوە، ئەڵێ كان الفضيل شاطرا يقطع الطريق. فضەیلی کوڕی عیاض ڕێگر بوو، ڕێگر چەتە بوو، جەردە بوو، کاروانی ڕوتە کردەوە. وكان سبب توبته أي هو توبكي چییە؟ أنه عشق جارية، عاشقی ئافرەتێک بوو. فبينما هو يرتقي الجدران إليها، بديواري مالكينا هل أقرا أيوز بچێتە ئەو دی و عاشقی کچی ماڵێک بوو بەڵکو دەستی بیگاتێ و لەزەتی لێ بگرێ. لەو کاتە سەمیع تاليا يتلو، گوێی لێبوو لە ژوورەوە قورئان خوێنێ، قورئانی ئەخوێن. ئەیوت ألم يأن للذين آمنوا أن تخشع قلوبهم لذكر الله. ئەرێ ئیتر کاتی ئەوە ناتوە کەسێ ئیمانی هەبێ دڵی گەردن کەس بێ بەخوا و بۆ خوا و واز بێنێ لە تاوان. قال يا ربي قد آن. فضەیل ئەڵێ وتم خوایە کاتی هات، ئەوە ئیتر من وازم هێنا لە قیممەی شەهوەتەوە بۆ قیممەی تەوبە. بە دیوارە بڕۆی بۆی دەستی لە خۆشەویستەکە و گیر بێ یەک ئاەتی قورئان ئەلەم یەئنی، ئایا کاتی ئەوە نەهاتووە ئیتر کۆڵ بێن واز بێنن لە گوناح. قال يا ربي قد آن. فضەیل وتی خوایە کاتی هات هات هات. فرجع گەڕایەوە. فآواه الليل إلى خربة، چووە کەلاوەیە، کەلاوە یعنی خانوویە کە ڕووخا بێ دەرگا و پەنجەرەی پێوە نەبێ، خەربەی پێوترێ. فإذا فيها رفقة، سەیرەکە لەم کەلاوە کۆمەڵی خەڵکی تریشی تایە، خۆیان داگرتووە و خۆیان کەنار داوە گوێ بگرن. فقال بعضهم، هەندێکیان وتیان نەرتەحل، با بڕۆین. کاروان چی بوون؟ وتیانە دەی با بڕۆین. وقال قوم، یەکێکیان وتی حتى نصبح، فلەمەکەن با ڕۆژ بێتەوە، فإن فضيلا على الطريق يقطع علينا. کولەوتی با بە فضەیلی کوڕی عیاض لەو ڕێگای سەر ڕوتمانەکاتەوە، پەلەمەکەن با ڕۆژ بێتەوە، ئەمیش گوێی لێ لە پاڵیان نایە. قال ففكرت وقلت، بیرم کردەوە وتم أنا أسعى بالليل في المعاصي، من بەشەوا خەریکی گوناحم، خەڵ ڕوتەکەمەوە، خەڵک ئەترسێنم. وقوم من المسلمين ها هنا يخافونني، ئەم مسلمانە داماوانە بە دوای تیکەی نانی حەڵاڵە ئەگەڕێن کەچی ئەوە لە منە ترسن. وما أرى الله ساقني إليهم إلا لأرتدع إليه. والله وانازانم خوا بۆ منی هێنا بۆ ئەم کەلاوە و ئەم پیا و کاروانیان ئەیتیان ئیلا لەبەرەوە بێ بگەڕێمە و واز بێنم گوێم لە قسەی ئەوان بێ و تۆبەیەکی باشکەم. اللهم إني قد تبت إليك، خوايا وا من توبەم کرد. وجعلت توبتي مجاورة البيت الحرام، بڕیارم ما لە دوای تۆبەکردنەکەیشم بێم لە پاڵ بەیدا ببم بە دراوسێی ماڵەکەی تۆ، ئەی خوایە ببم بە دراوسێی ماڵەکەی تۆ.